سڵاو بیسەران ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی خۆشحاڵم لە دوای دابڕانێک هاتمەوە خزمەتتان بۆ پرۆگرامی ئەمجارە بە ناونیشانی ئەمڕۆی چۆمان لەگەڵتانە بەم ناونیشانە کە ئەمڕۆی چۆمان پرۆگرامێکی نوێ تاوتەی پرسە سیاسیە کۆمەڵایەتیەکانی ڕۆژەکە ئیش بە میوانداری پسپۆڕان و شارەزایان بۆ ئەم باسە و ئەمڕۆی دەستپێکی ڕۆژێکی نوێی من چۆن دەستی پێکرد ئەمڕۆ باسەکەم کە پەیوەندی هەیە بە کۆی سێکتەرەکانی ژیانی ڕۆژانی ئێمە ئەویش دابیرکردنی 24 ساعت کاژمێر کارەبای نیشتیمانیە ئەمڕۆ من 50,000 کارەبای مۆلیدەی ئەهلی لایەن کارمەندێکی مۆلیدەکانەوە بۆ من هات بەم شێوێ من ئەمڕۆ هیوادارم جارێکی تر ئەم باس و خواسە کە ناوی مۆلیدێ سەرڕای لێککەوتە سلبیەکانی کە لە کۆی کایەکانە کاریگەری هەیە بۆ ئەم باسە لەگەڵ مامۆستا سیروان حەمە شەریف وەکو چاودێری سیاسی لامان کاتە پارێزە ئەم باسە دەوروژێنم مامۆستا زۆر بە خێراتی سپاس کاک شۆمان سپاس خێراتی ئوستازیان دەچینە لای پرس و خواستەکە و باسەکە حتمەن دەست پێکە بۆتە تایتڵێکە کە لە لای جەنابتان ئاوی زیاترێ کێشە بەڵێ بفەرمون شوێنی خۆتان حتمما من پرسیار ئاراستی جەنابتانەکەم مامۆستا بەم واتایە من دەست پێ بکەم بە کابینەی نوێم دەتوانین بە واتایەکی قوڵی ڕێزمانی وەجەوهەری بڵین کابینەیەکی خۆڕاگر بوو کابینەیەکی سەرکەوتو بوو سەرڕای هاتنە پێشی ئەو گەشت لەمپەڕە ئابووری سیاسیانە بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاو ڕێز بۆ بینەران و بیسەرانی بەڕێزی بەرنامەکەت هیوای سەرکەوتنت بۆ خوازم لە بەرنامەکە تا پیرۆزایی لە ستایلە نوێرەکەتەکەم لە ڕاستیە بۆ ئەو پیاوەرانی کە پیاوەرێک لە نێوان شکست خوارد و خۆڕاگری و سەرکەوتووە بکەین پێویستە هەڵسەنگاندنێک بۆ لەلایەنی خودی و بابەتیەوە لەلایەن یانی وەکەڵێ ذاتی و مەوزوعیەوە بۆ بابەتەکە بکەین بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیەم لە بابەتی ذاتیەوە چی کردووە لە مەوزوعیەوە چی کراوە لە دەرەوەی هەرێمی کوردستان چی کراوە ئێمە بە ئەومان لە بەرچاو بێت هەر کاتێک هەڵسەنگاندن بۆ هەر موقعێکی جغرافی بکرێ پێویستە هەڵسەنگاندن بۆ سنوورەکانیشی بکرێ ئێمە کابینەی نوێم لە کاتێکا تەشکیل بوو کە کۆمەڵێک گۆڕانکاری زۆر گەورەی لەسەر ئاستی هەرێمایەتی و لەسەر ئاستی تا ڕادێک نێودەوڵەتی شا لە ئارەدان بەڵێ لە سنوورەکانی هەرێمی کوردستان کە ئێمە وابەستەین پیانەوە بۆ نمونە کۆماری ئیسلامی ئێرانە بۆ نمونە دەوڵەتی تورکیایە بۆ نمونە وڵاتانی عەرەبیە کە ئێمە بەشێک لە کولتور و فەرهەنگ و سەقافەی ئەوان کاریگەری لەسەر ئێمەیان ئێمە کاریگەریمان لەسەر ئەوان هەیە زۆرێک لە وڵاتانە من ناڵێم هەڵوەشاونەوە بەڵام زۆرێکیان تووشی قەیران و داڕمان و لە ڕووی ئابووریەوە لە ڕووی سیاسی و حتا لە ڕووی ئێمە دەوڵەتێکی وەکو سووریامان بینی لە ڕووی سیاسیەوە لە بەریەک هەڵوەشایەوە لە ماوەیەکی کەمە سیستەمەکە گۆڕا سیستەمەکە ڕووخاو سیستەمێکی تراتە شوێنی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئەگەر هەڵسەنگاندنی بۆ بکەین وەک ئەو دەبەئاوەی بەردەستی جەنابەت وایە کە دانراوە بۆ نمونە ڕەنگ بێ لە کاتێکی ئاساییە زۆر گرنگی نەبێ بەڵام کاتێک کەسێک لە بیابانێکە تینووە قوڕگی وشک بووە هەم قەدری ێزانی هەم تۆ گیانی کەسێکی پێ ڕزگارەکەی بۆیە ئەو کارانەی کابینەی نوێیەم کردوێتی لە کاتێکایە بەڕاستی قەیران لە چواردەورمانایە چواردەورمان هەمووی بە قەیران تەنراوە و قەیرانەکانیش بەردەوامن و ئەو مانۆڕە گەورەی وڵاتی چینیش ئەگەر بینی بێتمان بەشداری سەرکردەی زۆرێک سەرکردە سیاسیەکانی وڵاتانی بەتایبەتی بلۆکی ڕۆژهەڵاتی جاران و ئیستەشی پێوە بێ ئەمە کاریگەریەوەیە کە گۆڕانکاری گەورە لە سنووری ئێمە بەڕێوەیە ئەوانەشی کەکراوە بۆیە هەر بەردەوامبوونی کابینەی نوێیەم وەک جەنابەت ئاماژە پێدا شکست نەخواردنی کابینەکە بەڵێ ئەوە نەک خۆڕاگریە بە بڕای من سەرکەوتووە یعنی ئەتوانم بڵێ مەک عەرزم کردی جیاوازێک لە نێوان شکست خواردو و خۆڕاگر و سەرکەوتووە بکەین یعنی کابینەی نوێم کابینێکی سەرکەوتووە ڕاستە ناوەکەی کابینەی خۆڕاگری بوو بەڵام کابینێکی سەرکەوتووە چونکە زۆرێک لەو لەمپەڕ و تەحەدانی تێپەڕان لە بەردەستیا و قۆناغێکمان تێپەڕان چوینە قۆناغێکی ترەوە ینی بەواتە ئەماکرد بڵین ناممکنی کردە ممکن لە نێو قسەکانی مامۆستا سیروانیان باسی لەوە کرد کە بۆ نمونێمە باس لە دەوڵەتانەکەی کە 100 ساڵ زیاترە ئەوان دەوڵەتن بەنمونەی عێراق کە 100 ساڵە هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقێکی فێدراڵی ناچاریە ئمە باز لە هەرێمێکی سەرکەوتووەکەین لە نمونەی ئۆستاز ئەمە بە نمونەیەکی ڕوون زۆر پەتیانە قسەیەکەم خودی تاران 3-4 کاژمێر کارەبای هەیە کارەبای 24 کاژمێری نیشتیمانی بەواتە چۆن لێکەوتەیەکی بە تەواویمانە ئیجابی لێ ئەکەوێتەوە بۆ کۆی سێکتەرەکان بەڵێ خۆی کارەبای 24 کاتژمێری یعنی مەغزایەکی سیاسی هەیە یعنی بەدەر لەوەی پرۆژەیەکی خزمەتگوزاریە بە معنای کەلیمە یعنی پرۆژەیەکە تۆ تەماشاکە ئێمە لە ساڵی 1990 هەتا ئیم ساڵ ئێمە نەمانتوانی کارەبای
24 کاتژمێری دابین کە ینی جاران شتێک هەبوو یانود لە یابان کارەبا نابڕێت باوەڕێکی کاچۆمان ئەوان خەڵکی بەڵێ من ئەم نیۆڕۆ بۆ نازانم چەند چرکەی کارەبای ماڵەمان بڕاکچە بچووکەم تەمەنی 2 ساڵە کارەبا بڕا یعنی ئەوە پێی سیر بوو پێچوانەوە جەرایان کاربا هاتەوە کارەبا هاتەوە لێ بێ تعجب بەتەکیید بۆ یەکێک لە دەستکەوتەکان پرۆژەی ڕاگەیاندنی پرۆژەی ڕووناکیە کە بە کارەبای 24 کاتژمێریە کە جەنابەت دەستپێکێکی جوان دەستی پێ کرد و کە نەمانی کوژانەوەی مۆلیدە ئەهلیەکان لە گەڕەکە کە ئەمانە هەر لە ڕووی پلەی گەرماوە گەرمایەکی زۆریان دەرەدا لە ڕووی ژینگەوە ژینگان پیسە کرد لە ڕووی دەنگ و سەدایەکی ناخۆشەوە ینی بەردەوامیش یعنی بەردەوام ئەمە ژینگەی کۆڵانەکانی پیسە کرد سیما وەکەوە ئینگلیز دەڵێ شۆ ئەوەی ڤیوی کۆڵانەکان ئەمەی هەمووی تێکدا بوو بەڕاستی ئەو هەموو وایرە تێکچوون بەسەریەکە بۆ یەکە ئەم کابینەیەکێک لە بابەتێکی زۆر هەستیار کە ئێمە ڕەنگە وەکو لەم سینەکەین بەڵام بەرچاومانەکەوێتەوە ئەویش نەخۆشخانەی هیوایە کاریگەری نەمانی دووکەڵ و مۆلیدە ئەهلیەکان بۆ نمونە چەند سەد يعني تقريبا هزاران مولد بوجيته بو قباري بو رادي ما اتوين ببسينو حتى داخستني نخوش خاني هوا اما بريجيك طبعا ما اعلم بالي بالي تيكم طبعا بۆ گۆڕانی ژینگە جەناب دەزانی ژینگەی کۆی سەرزەوی ژینگە بەرەو گۆڕانێکی کارەساتبارە ڕوا وشکە ساڵیە ڕوا گەرما یعنی پلەکانی گەرما جیاوازیان بەسەرایەت لەلایەک لافا هەڵەچێ لەلایە کەم ئاوی وشکە ساڵیە بۆیە هەرێمی کوردستانی ئەمەش لە وڵاتانەیە کە وشکە ساڵی و گەرما ڕووی تێ کردووە من دەڵێم کوژانەوەی مۆلیدە ئەهلیەکان بەشێکە لەوەی کە ئەتوانم بڵێم کاریگەریەیە لەسەر فێنکردنەوەی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان و یەک لەو تیرانەی کە بەکار پرۆژەی ڕووناکیەوە ئەندرێ دەڵێن نرخەکەی گرانە تاوان من ئەوە ناکە بە تیری نازانم من ئەوە بە دەستکەوتی ێزانم چکە لە ڕاستیە ئەگەر کارە بە 24 کاتژمێری دابین بکرێ و نرخەکەشی هەرزان بێت ئەو کاتێک کارەبای توانم بڵێم دووسێ وڵات بەشی کارەبای هەرێمی کوردستان یەمە ناکە کاک چۆمان من بەداخەوە ئێڵێمەنی ئاستی ڕۆشنبیری خەڵکی یەمە نەگەشتۆتە ئاستێکە بە پێی پێداویستی خۆمان کارەبا سەرفکەین بە پێی پێداویستی خۆمان سیارەمان بسوڕێنەوە بە پێی پێداویستی خۆمان پێداویستەکانمان جێبەجێ بکەین یعنی لە تەنیشتی ئەمە وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێرانەکە ئەوان شارستانێتێکیان هەیە و مێژوێکیان هەیە و دەوڵەتن و خاوەن سەرۆری و سیادەن و لە ساڵانی ڕابردووە کاریگەریان لەسەر چەندین پایتەختی وڵاتانی دەوروبەری ئێمەش هەبوونە گەڕخۆیان بەتەنها ئێمە کاتێک کە سەردانی کۆماری ئیسلامی ئێرانەکەی نەزانین خەڵکە لەم ژوورایە بەتەنها ڕووناکی ئەم ژوورەی هەڵە بێ یعنی بەڕاستی پێویستیش نییە ئەوەی کە ئێمە وڵاتیان بینی بێ دەم خۆش وڵاتانی پێشکەوتی وەکو ئەوروپا وەکو بەریتانیا یعنی وڵاتانی یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەمریکا تورکیا ڕەحمەتی لێ بێ یعنی ئەوان کارەبا بەبی پێداویستی بسەرفەکەن بەڵام بەداخەوە لای ئێمە با منەوە گلەیە لە خۆم بکەم لە ماڵە مناڵی خۆم و لە دراوسەکان و لە ئەوجا لەکوێوە کە ئەگەر بمانەوێ کۆی سیستەمی سیاسی کۆی سیستەمی ئاسی ڕۆشنبیری خەڵک بگۆڕینەکەوە گۆڕێ لە مزگەوتەکانەوە لە قوتابخانەکانەوە لە مینبەری مزگەوتەکانەوە لە زانکۆکانەوە لە ناو دادگاکانەوە بە چاوێکی بە ئینسافانەوە گەر سەیرێکی هەموو یەکێک لەمانە بکەی باوەڕەکەی لە ڕۆژی جومعە بڕۆ مزگەوتەکانی ئەمە چەندین چلچرا ئیشەکە ئەخر لە کاتێکە هەموو ئەم مزگەوتە بە پەنجەرەی گەورە بە ڕووناکی گەورە ڕووناکراوەتەوە ئەمە زیادە مەسروفە زیادە خەرجیە زانکۆکانمان بە هەمان شێوە باسەکەت ئوستاز لەوە بوو کە بەم گریمانێ کارەبای نیشتیمانی گران بێت بەڵام دوجار من جەنابتانە ناسم لە باسی کۆمەڵناسی سۆسیۆلۆژی قاڵین 2000 ئینسان کاینێکە دەبێ بخیتە ژێر ئیلتیزامەوە گەرنا دەکەوانەیەکە بەڕەڵایی دەست پێەکە بەڵێ سروشتی ئینسان سروشتی ئینسان مەبەستەکەم لەوەیە کە چۆن ئینسان ئەبێ ناچار بکرێت هیچ مناڵێ بۆ نمونە حەزی لەوە نییە بەیانی هەسێ بڕاتە مەکتب بەڵام ئەبێ ناچار بکرێت بۆ ئایندەی باشە یعنی بەم واتە سۆسیۆلۆژیەم بە هەموو خوێندەوار و نەخوێندەوارەکان بە هەموو کەسێک لی بپرسە بڵێ مرۆڤ کاتێکە ئەخەوێت دانی بشۆرێ باشە یان نا ئەڵێ دانی بشۆرێ باشە بەڵام تەماڵێکە بزانە لە سەدا چەنی خەڵک دەمودانی ئەشۆرێ ئێواران مەوەسم لە قسەکەی جەنابەت بۆیە بڵێ پێویستە یعنی سنوورێک هەر خۆی یاساش ئەوەیە یاسا بکەومەکە یاسای خۆش ئەوەیە ولا تەقرەبوا هذه الشجرة کاتێکە خوای گەورە بە ئادەم و حەوا فەرمێ ئێوە چیتانەوێت لەم بەهەشتا بیخۆنەوە چێژی تیابین بەس تەنها نزیکی ئەو درەختە مەکەونەوە پاداشت و سزا بڵێ یعنی مەبەستم لەوەیە ینی پرۆژەی ڕووناکی پێویستە ئاستی ڕۆشنبیری ئێمە وا لێ بکات بەرزی بکاتەوە کە من بە پێی پێداویستی خۆم کارەبا سەرف بکەم ئەم کارە بە هەر بە پێی یاسای خواکول و وەشە بۆ لا تووسریف و یعنی چی پێویستە کاتۆ باوەڕەکەی ئەگەر بە شەوانێک ئێمە گەشتێکی دەوری سیتە بکەینە دەوروبەری سلێمانی هەموو ئەم شارە زوور و هەموو شاخ و چیانەی ئەمە بینین
پێت سەیرە کە کارەبا چۆن تەحمل ئەکات ئەم هەموو کارەبایە دابین کراوە بەڵام ئەگەر پرۆژەکە نرخی پرۆژەکە گران بێ باوەڕێکی کاک چۆمان من لە بواری عملیە من تەمان 10 ساڵە بێت کاتێکە لە ساڵی 2014 ڕۆشتم بۆ قۆبرس سیرم کرد لەوێ ئەوان کارەبا بەوە ڕووناکی بەکارێنن بۆ شەحنی کۆمپیوتەر و مۆبایل و بۆ ئەوانە و ئیتر ئەمە نییە بەڕاستی تۆ سپلیتت ئیشکا هیتەرت ئیشکا ئێمە لە بینایەکا بووین 4 سپلیتی تیا بوو 4 هیتەری تیا بوو ساردیش بوو یەکی سێ بوو ئێوتم کاکە بە ڕەخمان بردەوتیانە ناتوانین دەستی بۆ بەرین هەر ناتوانین دەستی بۆ بەرین بۆی لەرەکە کە تۆزێک گەرمە بوو بە تاقی شەمسی بوو بە سۆلار بوو بڵێن یعنی لەبەرەوەی منیش یعنی ئەو خۆم گرتووە ئێمە پێویستە زیادە خەرجی بەکار نەهێنین ئێستا لەگەڵ مناڵەکانمان کە شەوانە گەڕێن بە کۆڵانەکانی سلێمانیا یعنی زۆر جارڵم ئەی خوای لێت بە زیابێ ئەو هەموو گڵۆپە زیادە کوژاوەتەوە بۆ وەک جەنابەت فەرموو لەبەری بکەومەکەیە خەڵکە زۆر بەکارین ئەوە لەگەڵ ئەوە شەکاک چۆمان قەیچەکە دەوڵەمەند و متەمەکینە و حەزەکە دیار بێ لە گەڕەکەی خوای لە سنوورەکەی خۆیان پیرۆزی بێ VIP با دایگرسێنێ بەڵام وەکو من وەک ئەو ناکەم لەسای ئەو ناکەمەوە لە نمونەیەک میوانی خزمان هاتنەوە لە ئەوروپا بە دایکی وت ماما بۆ بەیانی کریسمسە وتی چۆن بۆ ئەم گڵۆپە داگرسا یان لە کریسمسە 2000 ئەوان بەو ڕادەیە بەو ڕێژەیە کارەبای زیاد مەسرە بەکار دەست خۆشکە کریسمس بۆ نییە ئەوان لە ساڵێکە خۆیانی بۆ ئامادەکەن ئەوجا ئەتوانن یان بە شێوازێک لە شێوازەکان باوەڕکی کاک چۆمان من برادێکم لە ئەوروپا هاتەوە پێشتر ساڵانی 90ەکان بوو وتی میوانی زۆر عەزیزت بێت ئەچی بە قاشوتی بۆ کڕی ئەچی بەدانە میوەی بۆ کڕی ڕەنگ بە ئیسە گۆڕابێ لە ئەوانیش بەڵام یعنی مەبەسم لە ڕۆشنبیری تاکی ئەوان و ڕۆشنبیری تاکی ئێمەیە ئەو هەموو زیادە خەرجی لە خواردن و لە خواردنەوە لەوە ئەیکەین لە جلوبەرگە ئەیکەین بۆ نمونە ینی خەڵک 3 قات جلوبەرگی پێویستە 10 قات جلوبەرگەکە کارەباکەش لەمە وەرمان گرتو ینی وازانین وەکەڵێ کیبریا و جەبەروت و عەزەمەتی من لەوایە کە گڵۆپی زۆرم هەبێ کە ماڵەکەم چراخان بێ لە کاتێکا وانیە لە ڕاستیە تۆ ئەمە بارگرانیە لەسەر باخەڵی خۆت لەسەر باخەڵی حکوومەت لەسەر باخەڵی ئەوجا بەپی یاسای خۆش هەر لە یاسای خۆش ئەمە شتێکیەوە بەڵێ بەتەئکید یاسای خوا ینی بەم شێوێ زیادە مەصرفی گوناه نییە زۆر ینی ئینسان کە لە ڕووی ڕۆشتیەوە فێریەوە بوو بەڵام ناچاری مرۆڤەکان وا لێ ئەکا کە بۆ نمونە سەیری پسوڵەی کارەباکەیەکە لەوە زیاتر کەمتر بەکارێنێت کۆی مامۆسا لام گرنگە کە بۆ نمونە بسوار کاژمێر کارەبای نیشتیمانی کە تقریبان وابزان لە سادەی ماوە هەرێمی کوردستان هەموو بگرێتەوە کاریگەریەکانی چییە؟ کۆی سێکتەرەکان بۆ نمونە دوانەکەوتنی کۆمپیوتەرێک مامۆسایشی پاسپۆرتیە ڕێستان پارێزەری پرێنتێک ئەەکەی ینی کۆی ئەمانە لە وردەکاریەوە تا معمەلی گەورە کوشتتوکاڵی بەڵێ باوەڕەکەی لەو مناڵانە من کە لە ماڵەوە یاریەکەن بە مۆبایلەکانیان ئەیگرێتەوە هەتا کۆی سیستەمی گەورەترین دامەزراوەی ئێمە کاتێک کە کارەبا ناکوژێتەوە سیستەمەکە سفر نابێتەوە کۆمەڵێک بەرنامە ناکوژێتەوە یعنی ئەمە وەک عەرزم کردی مەغزایەکی سیاسی هەیە دابینکردنی کارەبای 24 کاتژمێری تۆ لە کاتێکە سنوورەکەت بەتەئکید ینی بەدەر لە ئابوووریەکە بەدەر لەوەی سیمایەکی جوانە بەدەر لەوەی یەکێک لە فەخر و شانازیەکانی کابینەی ئێمە بەدەر لەوەی من هەستەکەم کەیتە من هاوڵاتیەکەم بەجەستە لە وڵاتان بەڵام بە ڕۆح و گیان بە ژیان بە جۆرێک لە جۆرەکان من لاسایی ئەوروپا ئەکەمەوە لەگەڵ هەموو ئەمانێشایانی دابینکردنی کارەبای 24 کاتژمێری یەکێکە لە هەنگاوە هەرە سەرکەوتوەکان و کێش ئەڵێوانیە باوەڕکە ئەوە جۆرێکە لە جۆرەکان کە لە ساڵانی ئێمە بینیمان لە دوای 2000ەکان 2015 کاتێکە خەڵکی هەرێمی کوردستان بەر لە 2011 خەڵکە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سیاسیەوە بارودۆخی هەرێمی کوردستان لە حاڵێکی زۆر باشا بوو هەرێکێک لەو برادرانەوەی کە بزوتنەوەیەکی ئۆپۆزیسیۆنی بنیاددا لە وڵاتە لیان پرسی بوو وتیان باشە قەینا کە تۆ ئەگەر حکوومەت هەموو شتێک بکات تۆ چیەکەیت وتبی چیەکە حکوومەت کارەبای 24 کاتژمێری دابینەکە من ئەڵێم کاکە گوڵۆپە سەرەتانی پێوەیە شێرپەنجەی پێوەیە ئەوانەی کە ئێستا دژایەتی ئەم پرۆژەکەن ینی هیچیان بەدەستەوە نەماوە ئەڵێن نرخەکەی گرانە دەی زۆر باشە کابینەی نوێیەم باڵێن ئەم تشکیلی کابینەی نوێیەمە بۆ نرخە دایناوە کێ لە خۆی ڕابینێت فەرمو باس بینێ پۆستی وەزارەتی کارەبا وەربگرێت لە هەڵبژاردنە دەنگی زۆر بێنێ و بتوانێت نرخەکەی کەم بگاتەوە بە خەڵک بۆ ئەوەی منیش و جەنابەت و بینەر و بیسەری ئەم بەرنامەش خەڵکی هەرێمی کوردستان و دەروەش دەستخۆشی لێ بکەین مامۆستا ئێمە ئەم نەفەسە بینەوە بەڕاستی تا ڕادێ ئەم قسەیە من قورسە و زۆر بریندارمەکە لە تۆڕی کۆمەڵایەتی خۆشم ینی نووسیمەوە بەکارمێنە و ڤیددیۆم داگر لەسەرەوەی کە هیچێکە لە کەسایەتیەکان هاوڵاتیەکی نەخێنەوار نییە کەسایەتێ ناسراوە ئەڵێ من مناڵەکانە فێرەکەم کە دەست بە ئەو کارەباوە نەگرن بۆی ئەم حکوومەتە فەشەل بێنێت بەڵێ بە زمانی کوردی دژمن نییە بە معنaa کەوانە دژمن نییە داعش نییە
دژمن نار نییە بەڵام ئەڵێ مناڵەکانە فێرەکەم ینی بەم ڕادێ ئێمە ئەمانەژە بینینەوە ئێمە لە ڕاستی ئێمە بەراوردی خۆمان بۆ نەتەوە سەرکەوتوەکان بکەین بۆ خەڵکانە بکەین کە سەرکەوتون ڕاستە ینی ئەو خەڵکانە بەداخەوە لەسەر وەک جناب تەفەرمی سەر ئاستی کەسێکی کەسایەتی بێ و دیار بێ و ئەوە بیرکردنەوەی بێدیان ئێمە هونەرمندێکمان بینی ئەویت من کارەبادا ئەگەیسیانم بۆی حکوومەت زەرەر بکە حکوومەت زەرەر ناکە ئازیزی من زەرەرەکەم هاوڵاتی زەرەرەکە چونکە لە کۆتاییە ئەم حکوومەتە نامێنێ یعنی یەکێک لە بیرمەندەکان ئەڵێ مادام ئەسپارتە و ڕۆمان ڕوخان هیچ حکوومەتێک دڵ بەخۆی خۆش ناکە یەکجاری نییە هەتایی نییە بۆ ئەم حکوومەتە نامێنێ حکوومەتەکانی پێشووی ئێمە نەماون بەڵام خەڵکەکە ئەمێنێ دانیشتوان ئەمێنێ هاوڵاتی ئەمێنێ کورد ئەمێنێ مناڵی ئێمە ئەمێنێ بەرامبەر مناڵەکانی ئەگەر خۆشی زۆر باشە ئەو مناڵی من کەوە پەروەردەی بکەم ڕقی لەم حکوومەتە بێت دڵنیا بە هەروە پەروەردە بێت ڕقی لە حکوومەتەکانی داهاتوو شەبێ بەڵام نا بە پێشەوانەوە منە بێوە ئێمە بێوا پەروەردەی مناڵەکانمان بکەین کە خۆشەویستی کە وەلای ئینتیمای بۆ خاک بۆ نیشتیمان بۆ کارەبا یعنی ئەزانی کاک چۆمان قسەیەکە ئەڵێن دەستپێکی خاڵی ڕۆشنبیری من ئەوەیە کاتێکە بەڕێگا ڕوم کرێنسێکم بەدەستەوەیە فڕی نەدەمە سەر کۆڵانەکە فڕی دەمە ئەو سەڵی خۆڵێکەوەی دانراوە لەمەوە تۆ بیگرێتا بە دەستگرتن بە کارەباوە بە ئاوە بە جلوبەرگی خۆمانەوە لە ڕەوشت بەشێکە لە ڕەوش بەڕاستی ینی ئەوە بەشێکە لە ئەخلاقی ئینسان جیاکاتۆ لە یەکتری ئەگەر ئینسان جیاکاتۆ لە حیوان دەم خۆش وەگەرنا ئاژەڵەکانیش وەک ئینسان هەر ئەژین هەر زاوزەیەکەن هەر کۆمەڵێک شتیان هەیە هاو بەشن لەگەڵ ئێمە بەڵام هەم ئەخلاق وەم جیاوازیەکەمان ئێمەوە وای لێ کردوین کە جیابینەوە دەیان لەمپەڕی ئەوەی کە پێڵن بە تایبەتی لە حکوومەتی عراقی فیدراڵەوە هاتوتە پێشەوە ینی ئەوەی کە لە بە تایبەتی زۆر کە ئەمە پەیوەندی بە ژین و ژیاری تاک بە تاکی ئێمەوە هەیەکە نزیک 1 ملیۆن موچە خۆرمانێ موچە و بوجە نێراوە بەڵام پرۆژەی ئاوەدانی لە کابینەی نوێم بەردەوامی هەیە باسێکمان لە ئەم ئاوە کردکرا بە ئاگرا ئەوەی کە ناوی مۆلیدەکانە دوجار پرۆژی استراتیژی گەورەتر لە پرۆژەی ئاوا دروستکراوە لە نمونەی بەنداوەکان لە نمونەی دابینکردنی ئاوی پایتەختی هەرێمی کوردستانی بەڵێ خۆی ئەو دوو بابەتی ڕاستە گرێدراوێکە بەڵام زۆری لێک جیاوازن بابەتی بەنداوەکان ینی ئەرزم کردی کە گۆی زەوی بەدەست بێ ئاویەوە ئەناڵێنێ هیچ نەبێ سنوورەکەی ئێمە باشە حکوومەتی ئێمە لە ڕاستیە لە کاتی ئەم قەیرانە لە کاتی ئەم کێشە لە کاتی ئەم هەموو کێشە بەداخەوە بەدەستی ناوخۆی لە سەراستی ناوخوا و لە سەراستی هەرێمایەتی و تا ڕادەیەکی زۆری ناری نێوخۆی ناری دەرەکیمان هەیە حکوومەت بەڕاستی من دەستخۆشی لەکەم کە بیری لەوە کردەوە پرۆژەی بەنداوەکان کە نۆ بەنداوی گەورەی دروست کردو زیاتر لە 252 ملیۆن مەترە سێجا ئاو گلەداتەوە کە ئەمە جێگای دەستخۆشیە بۆچی کاک چۆمان بۆی کاتی کە ئینسان کاتێک کە تۆ ئاو نابێنێ بەنداوەکان ئەم گلدانەوەی ئاوی بەنداوەکان واکە ئاوی ژێرزەوی زیاد بکە ئێمە دەست بۆ ئاوی ژێرزەوی نابین تێگەی ینی سروشتی کوردستان ناگۆڕێ بەرەو بە بیابان بۆ ناڕوات لە ڕاستیەوە لە ساڵانی داهاتوە دوور نییە شەڕەکان شەڕی ئاو بێ ینی بۆی حکوومەت هەرێمی کوردستان کاتێکە بیری لەوە کردوەوە چەندین پرۆژەی بەندا و دروستکات بەڕاستی هەر ئەمە دەستخۆشیە هەر ئەمە هی ئەوەیە خەڵاتێکی گەورەی معنەوی لەلایەن خەڵکەوە بەرامبەر بەم کابینە بکرێ بەرامبەر بە سەرۆکی حکوومەت وە کابینەی نوێیان بکرێت کە بیری لەوە کردوەوە کە هەرێمی کوردستان بەرە وشکە ساڵی زیاتر نەڕوە پرۆژەی دابینکردنی ئاوی فرێدگوزاری هەولێر بڵین ئاوی فریاگوزاری هەولێر کە یەکێک لە پرۆژە هەرە گەورە و سەرکەوتوەکانە کە لە حاڵی یەکەمە نزیکی چەندین بیری لە هەولێری پایتەختا داخستووە کە پێم وایە 300 بیرەشتێکی وایە دایخستووە بۆ چکەم پێویستمان بەوە نەماوە حکوومەت هێرێنبیری لەوە کردەوە کە لە پرۆژەیەکی خێرا و دەستوبرد و بەراورد بە قەبارەی پرۆژەکەمە بەستم کاڵێم خێرا بووە بەراورد بەو پرۆژە خێرایە لە ڕاستیە کە بتوانێت 480,000 مەترە سێجا ئەو ئەپاڵێوێت ئاوی ژێرزەوینە ئاوی سەرزەوی پاڵێوێ و پێشکەشی هاوڵاتیان یەکە بەڵام ئەوەی کە ماوە تۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان من و سیروان حەمەشەریف و کاک چۆمان چۆن بتوانین ینی دەست بەم ئاوەوە بگرین بەڕاستی ئەوەی کە پێداویستی خۆمانە لێ بەکاربێنین ئەوە کەیتری چونکە يعني كلكم راع وكلكم مسؤول عن رعيته بشك لمسؤوليتي يامياوه چونکە ئەوەی کە من پێویستمە بەکارێنمەوە کەیتری مڵکی منیە مڵکی نەوەکانی داهاتووە بۆیە ینی خەڵک بیر لە لێدانی ئاوی ژێرزەوی ناکاتەوە خەڵک بیر لە کۆمەڵێک ئیشی تر ناکاتەوە کڕینی ئەو هەموو تەنکەر ئاوانە و پێفرۆشتنەوەی وەکو یەکێک لە شکستەکانی کابینەکانی ئێمە باسەکرا کە لە کاتێکا واش نییە لە ڕاستیە تۆ بتەوێت نەتەوێت ئێمە حکوومەت هەرێمی کوردستان لە ڕووی
قەبارەوە لە ڕووی دانیشتوانەوە لە ڕووی سنووری جوغرافیەوە هەرێمی کوردستان فراوانە بێت لەگەڵ فراوان بوونەکە دەستخۆشی لە حکوومەتەکەم کەبیری لەوە کردوتەوە پرۆژەیەکی یەکجاری وەکڵێ دەرمانێکی سڕکەر نەبێ موسەکەن نەبێ بیر لەوە نکاتەوە بە تەنکەر ئەو بینەوە بە خەڵکی بفرۆشێتەوە بیر لەوە بکاتەوە کە بە یەکجاری کە خەڵکێکی زۆر سوودمەند لێی بۆ جێگای دەستخۆشیە قسەیەکی ئەکادمی کە شمولی خۆمەکەم من و ڕۆژنامەنووسێک کارم ئەوەیە کە قسە لەسەرەوە بکەم کە کەی قیتارەکە نەگەیشتوتە وێزگەی دیاریکراوی خۆی کەی نەگەیشتووە پرسیارەکەم لەوەیە بەڵام کە کاتێک قیتارەکە گەیشتوتە وێزگەی خۆی بە سەرکەوتویی هیچ ئینسافێک لێرایە لە میدیایە بەم شێوە تەعن و لەم پڕ و ئەواهمی سەرکەوتونی ئەوە دروستکەن کە ئەم پرۆژەیە فەشەلەیەنێ یعنی چی ویژدانێ وە چێ میدیایەکە ئێمە یان بینینەوە بەناو ئۆپۆزیسیۆن کە ئۆپۆزیسیۆن ئێمە ئەزانی پێناسەکێکی بەڵام بەواتە ئەمانە ئیش لەسەرەوە ناکەن سەر ڕای هاوڵاتی لە دەستپێکە دڵخۆش بێت لە دەستپێکە بۆ هەبوونی کە خۆی پرۆژەکەت بێگومان سەرکەوتوو بێگومان ئەمەتر نەجاتمانە بێت لە دارماسیح و هەڵدانەوە و جەوزەکە و نازانە پارەی مۆلیدە و سەر ڕای لەکەوتە تەندروستی و ئابوووریەکانی کە نەمۆلیدەکانەوەیە زۆر جوانە بەپێی سیستەمی دیموکراسی یعنی دیموکراسی پێک دێت لە دوو پایی سەرەکی یار و نەیار ئەوانەی کە حکوومەت تەشکیلەکەن لە کابینەکە پێک دێن ئەوانەشی کە نەیاری کابینەکەن بەپێی سیستەمی خوا یعنی بەپێی سیستەمی خوا لەگەڵ هەموو پەیامبەرێکە وەکەذالک جعلنا لكل نبي عدو بۆ هەر پەیامبەرێک خوای گەورە دژمنێکی بۆ ناردووە بەپێی سیستەمی فەلسفەی یەگەڵ كل شيء يحتوي على نقيضه في صميم تكوينه هەمووی دژەکان لە ئەنجامی دژەکان بەڵام ئەم دژە پێویستە چۆن بێتەوەی کە گرنگە وەک عەرزم کرد ئێمە پێویستە بیر لە نەتەوە سەرکەوتوەکان بکەینەوە کە لە هیچەوە بۆ نمونە جوولەکە تەڵەن بەپێی بنەماکانی یاسای نێودەوڵەتی بۆ هەر ئەگەر بتەوێت دەوڵەتێک دروستکەی پێویستی بە سێ ڕەکیزەی سەرەکی سێ بنەمای سەرەکیەیە خەڵک و خاک و دەسەڵاتێک خەڵکێکت هەبێ خاکێکت هەبێ و دەسەڵاتێکی سیاسیشت هەبێ جوولەکە نە خەڵکیان هەبوو چکە خەڵکیان بە گۆی زەویە بڵاوی کردبوو خەڵکمە بەسم لە شوێنێک پەرتەوازە بوو و خاکیشیان نەبوو و دەسەڵاتێکیشیان نەبوو جوولەکە بۆ توانین دەوڵەت دروستکەن ئەو دەوڵەتش کە ئیساڵێ بە ئاشکراڵێ ئێمە سیستەمی سیاسی نەخشەی خۆڕەڵاتی ناوەڕاستە گۆڕین زۆر جوانە ئەوان خەونیان هەبوو ئەوان ئۆپۆزیسیۆنیان ئۆپۆزیسیۆن بۆ بەڕاستی من یەک نمونە عەزیز جەناب بکەم مناحم بیگن کاتێکە ڕێکخراوێکی هەبوو جوولەکە خۆیان بە تیرۆریستیان داهەنا بەدەر لە عەرەبەکانیان و هۆکاری کوشتنی عەرەبەکان ئەو ڕێکخراوی ئیرگۆنەیە جوولەکەکان خۆیان بە تیرۆریستیان دانا چونکە ئەمانە زۆر تونڕەون ڕادیکاڵن باوەڕێن بە هیچ بنەمایەکی مرۆڤایەتی و ئەوانە نییە کۆمەڵایەتی نییە کاتێکە بە هەموو شێوازێک دژایەتی داوت بنگۆریۆن و کابینەکەیانەکرد دژایەتی و دەسەڵاتیانەکرد بەڵام کاتێکە داوت بنگۆریۆن ئەڵێ من بە تەمام دەوڵەت ڕابگەێنم پیان سەیرە ئەڵێن شتیوە هەیە ئەگەر شتیوە ئێمە هاوکارتین یەکەم جار کە بۆ یەکەم جار لە ژوورێکی تاریکە کە دانیشتنیان کردووە بە یەکەوە حتا ڕوخساریان دەرنەکەوتو ئەڵێ بە ئاگری جگەرەکە ئەمزانی کەسەکە لەکوایە بەڵام کاتێککە ڕۆشتنە بەرامبەر یەکتروتیان ئێمە بە هەموو شێوازێک پشگیری بە دەوڵەت بوونی جوولەکە ئەەکەین ئۆپۆزیسیۆن ئێمە بەداخەوە نەگە ئۆپۆزیسیۆنە نیە پێویست بوو بۆی تاواکەری حتمما قسەکانت پێ نافەرمێ ئێمە گیرۆدەی ئەوین کە دوجار 45 میلیۆنین 50 میلیۆن مرۆڤین خاکمان هەیە هاوڵاتیمان هەیە دەوڵەتمان نییە بەڵام بۆ بنیانانی دەوڵەتێ کە تو دوجار بەڵێن بێ بە هاوڵاتەکان ئەبێ ژێرخانەکە هەبێ ژێرخان بە چی دروستەکرێت ئێمە لە ساڵی دەوڵەتی جوولەکە بەڵێ ئێمە لە ساڵی 2017 کاتێکە سەرکردایەتی سیاسی کورد بڕیاری دا جەنابی سەرۆک بارزانانی لەگەڵ هاوبەشەکانیان بڕیاریاندا ریفراندۆم بکەن بۆ پرسێک بە خەڵک بکەن بڵێن ئێوە قۆبوڵتان ئێمە دەوڵەتمان هەبیان هەر لە چوارچەوەی عێراق بمێنینەوە یەکێک لەو تیرانەی بەڵێ یەکێک لەو تیرە ژەهراوێنەی کە بە ئێمەوە ئەنرایانوت حکوومەت یاریێمی کوردستان ئەمەرێمی کوردستانی ئێمە ژێرخانی ئابووریمان نییە ئێمە ڕێگاوبانمان خراپە ئێمە کارەبامان خراپە ئێمە ئەومان خراپە ئێمە ئەومان خراپە بەم حاڵەوە ناتوانین دەوڵەت ڕابگەینین لە کاتێکە معلومی جەنابتە دەوڵەت یعنی زۆر جاری شوبێنم بە کوڕێک لە باوکی جیابێتەوە باوکو دایکێک چەندین ساڵ هاوسەرگیریان کردووە و ماڵیان پێکی هێناوە و مناڵیان بووە مناڵ گەورە بووە کاتێکە مناڵ هاوسەرگیریە کات لەسەر ئەم ماڵە نامێنێتەوە یعنی لابد ئەبێ بڕوە کاتێکە ئەڕوا بە نۆماڵی نەماڵی هەیە خۆی لەسەر قاچی خۆی بوەستێ خۆی بنیاتی خۆی بنێت دەوڵەت ئاوایە کاتێککە تۆ دەوڵەتی بنیادنا بەڵام خۆ پێش ئەوەی ئەم کچ و کوڕ هاوسەرگیری بکەنێنی زۆر جار گلەی لە گەنجەکانی ئێمە ئەەکەین گلەی لە گەنجەکانمانەکەین بۆ دەست بڵاون بۆ دەست بە پارەوە ناگرن بۆ بیر لە داهاتوو ناکەنەوە هەتا نەبن بە خاوەنی ماڵی خۆیان مامۆستا سیروان حەمە شەریف پارێزەر و چاودێری سیاسی
زۆر بە خێراتی زۆر سپاس ئوستاز خۆشەویستان و ئازیزان لە بەرنامەی ئەمڕۆیی چۆمان من ئەمڕۆ لەگەڵتان بوو هەمیشە شادمان بن